ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەلایەن پەیج و کەسانی جێی گومانەوە هەوڵێک بۆ لە کەدارکردن و ناوزڕاندنی ڕێکخراوە خێرخوازیەکان لە ئارادایە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا هەڵمەتێکی هێرشی ناڕەوە بۆ سەر ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیەکان دەستی پێکرد. گوایە و ڕێکخراوانە کاری خێرخوازی بە ئاشکرا ئەنجام دەدەن کە ئەمەش دەچێتە خانەی ڕووپاماییەوە. هەر ئەمەش کاردانەوەی چین و توێژە جیاوازەکانی بەدوای خۆی داهێنا. لای خۆیانەوە بانخوازانی ئیسلامی وێڕای ئەوەی پشگیری و پشتیوانی بۆ ئەو ڕێکخراوانە دووپات دەکەنەوە دەشڵێن بەخشین و چاکە بەنهێنی و ئاشکراش دروستە و لە شەریعەتی ئیسلامیدا هیچ ڕێگریەکیان لێ نەکراوە. ئەوەی کە ئەوترێ لەم ڕۆژگارانەیە هەزار قسە سکی یەک فەقیر تێر ناکە، هەزار قسە سفرێ بۆ ماڵە هەژارێ دروست ناکە. ئێمە قورئان و فەرموودە سەرچاوەی ژیانمانە. غەیری ئەوە ئەحکامی عورفیە. ئەوەی کە لە قورئان و فەرموودەیە خوای پەروەردگارە فەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية. ماڵەکانیان ئەبەخشن لە شەوە زەنگە و لە دوانزەی نیوەڕۆیە بە ئاشکرا و بەنهێنی. ئەوەشی کەوەها ئێستا لە کار و پرۆژەی خەیریایە گومانت نەبێ ئەگەر ئەمڕۆ 4 وەرەقە لە موسڵمانێک وەرگێت 2 ڕۆژی تر ئاساری ئەو 4 وەرەقە بەو عایلەوە دیار نەبێ تۆ ئیتیهامەکە بۆی کە پارەکەیت خواردو. بۆیە لێرە بۆمان دەرەکەوێ قەزەی خێر بە سڕ و بەنهێنی لە قورئانە هەرچی واریدە. جارێ پێشەوە خست پێم خۆشە لەو فەرموودەی پێغەمبەری بانخوازێکی دیکەش دەڵێت دەبێت چ حکوومەت و چ ئەو کەسانش کە گومان بڵاو دەکەنەوە سوپاسی ڕێکخراوە خێرخوازیەکان بکەن بەو پێی لە هەموو کات و ساتێکدا بەگشتی و لە کاتی بەڵاو ناخۆشیەکاندا بە تایبەتی ئەو ڕێکخراوانە فریادڕەسی خەڵکانی هەژار و کەم دەرامەت بوون. بەڵام خەڵکیشە بێ ئەو حەقیقەتە بزانن بە تایبەتی لەم کاتەیە کە هەرێکە هۆڵ خۆیەتی بەڵام ئەوان هۆڵی خەڵکیانە بەڕاستی ئەبێ سوپاس بکرێن ئەبێ شکر بکرێن لەسەر ئەو نیعمەتە چونکە ئەوە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە لە ناو میلەتێکە خەڵکانێک هەبن لەم زروف و زەمانانەیشا خەڵکی فەقیر و هەژار و نەداران لەبیر نەچێ. گومانی تێدا نییە پشگیری ئێمە بۆ ئەوان ئەجر و پاداشی تێدایە بۆ ئێمە. بۆیە بەدەم و بەدڵ و بەکردەوە چیمان بۆ بکرێ بە ئیزنی خوای تەعالە پشگیریانەکەین دوعای خێران بۆکەین بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە و ماوەی دەیان ساڵە ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان کاری خێرخوازی ئەنجام دەدەن و بوون بە پردێک لە نێوان سەرمایەدار و هەژاراندا و خزمەتێکی بەرچاویان بە کەسانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوک و چینی کەمەندامان کردووە. ئەو ڕێکخراوانە وە خۆشیان دەڵێن خستنە ڕووی کار و پرۆژەکانیان لە میدیاوە بۆ 2 ئامانجە. یەکەم هاندانی خەڵکانی خێرخواز بۆ برەودان بە هەڵمەتی خێرخوازی و بەخشین، دووەمیشیان نیشاندانی حاڵ و گوزەرانی خێزان و هاوڵاتیەکەم دەستەکانە کە لە هەرێمی کوردستاندا بەدەیان هەزار مەزەندە دەکرێن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام.